ناجێگیری نرخی دۆلار لە بازاڕەکان و بێدەنگی کاربەدەستانی عێراق تا دێت نیگەرانیەکان زیاتر دەکات. حکوومەتەکەی سوودانی ڕوبەڕووی گرفتێکی گەورە بۆتەوە. ئەگەر نرخی دۆلار لەوەی هەیە زیاتر بەرز بێتەوە، ڕەنگە عێراق ڕوبەڕووی قەیرانێکی قوڵی دارایی بێتەوە. شارەزایەکی ئابووری دەڵێت سوودانی یەک بژاردەی لەبەردەزایە بۆ چارەسەرکردنی دابەزینی نرخی دۆلار، ئەویش گەیاندنی ئەمریکا و ئێرانە بە خاڵێکی هاوبەش و ڕێکەوتن بکرێت هاوشێوەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی تا ئەو ڕێکەوتنەش دوا بخرێت نرخی دۆلار هەروەکو خۆی بە ناجێگیری دەمێنێتەوە. کەوتووەتە سەر ئەو سراعی کە ئەو دوولایەنە بەرامبەر بە یەکەیکەن. ئەگەر ئەو سراعە بەردەوام بێ و ئەمریکەکان فشاری زیاتر بکەن بەڵێ بەرزەبێتەوە، بەڵام ماوەتۆ سەر ئەو تەفاوزە بێت چاوەڕێبین بزانین ئایا سوودانی و حکوومەتەکەی ئامادەن خەڵکی عێراق هاوڵاتیانی عێراق بکەنە قوربانی دراوسەکانمان. ئەگەر ئامادەی ئەمە بن بەڵێ بەرزەبێتەوە، بەڵام ئەگەر بیانەوە باڵانسێک پارێزنوەکو لە پێشترا کراوە، باڵانس پارێزراوە لە عێراقا بە درێژایی 2005 تاوەکو حکوومەتەی پێش حکوومەتی عادل عەبدولمەهدی باڵانسێک لەو نێوانە کراوە کە بەرژەوەندی ئەمریکەکان و ئێرانیەکانش لە ناو پێگەێنانی حکوومەتان ڕەنگی داوەتەوە بۆی ئەو بابەتانە دروست نەبوو. بانکی ناوەندی عێراق ڕایگەیاندووە لە ماوەی 2 هەفتەدا نرخی دۆلار دەگەێنێتەوە 147,000 دینار. ڕێکارەکانی بانکەکەش بۆ سەقامگیری نرخی دۆلار بەم جۆرە دەبێت. فرۆشتنی دۆلار بە کەس و کۆمپانیا و شوێنی دیکە سنوردار دەکات و چاودێریەکانی چرتر دەکاتەوە لەسەر نارنەدەرەوەی دۆلار بۆ وڵاتانی دراوسێ بە قاچاغ. بانکی ناوەندی دوێنێ جەختی کردوەوە بە پێی ئەو پەیوەندیانەش کە من لەگەڵ بە پرسانی بانکەکەیان کردومە دوێنێ جەخت لەواکەنەوە کە لە ماوەی 2 هەفتەیە کاکارەکەن بۆی کەوا نرخی دەرەوەی یاخۆن نرخی نافەرمی دۆلار لە بازارەکانی عێراقا بگەڕێنەوە ئاستی نرخی دۆلار لە بانکی ناوەندی لە دوای ئەوەی کەەوە ئەو پۆرتاڵە ئەلکترۆنی کە ڕیان گەیاندووە بۆ داواکردنی دۆلار جێگەی خۆیەگرێت و مامەڵەکاران پێی ئاشنابن، چونکە بەهۆی تازایی ئەو سیستم ئەلکترۆنیوانێ و بەشێکی زۆر لە بانکەکان و کۆمپانیەکانی کڕینی و فرۆشتنی دۆلار شارەزاییان نییە. ئەم ژواکەکەەوە پرۆسی وردبینیکردنی کڕینی دۆلارەکە نزیکەی 14 بۆ 15 ڕۆژەخایانێ ڕەنگە ڕەتیش بکرێتەوە داواکاریەکان ئەمە وای کردووەکەەوە پرۆسەکە تۆزێک سستی بەخۆی ببینەوە، بەڵام بەپێی بەرپرسانی ئەو بانکاڵن هەرکات ئەم ڕێکارانە جێگەی خۆی گردووە مامەڵەکاران پێی ئاشنابوون ئەو کاتە ڕێکارەکان ئاسانترێکە بێ و فرۆشی دۆلار زیاکە بۆ شێوێژ نرخەکەیەتەوە خوارەوە. ئەمریکا بە سزادانی 5 بانکی عێراق نەیتوانی ڕێگر بێت لە نارنەدەرەوەی دۆلار بۆ ئێران. بە جۆرێک پێشتر لە ڕێگەی حەواڵەوە ڕۆژانە دەوترێت زیاتر لە 2 ملیۆن دۆلار ڕەوانەی ئێران دەکرا. لەگەڵەوەشدا خەڵکێکی زۆر دۆلاریان دەکڕی و لە سنوورەکانەوە بە ئاسانی ئاودیویان دەکرد. ئەمەش قەیرانێکی دروست کردووە کە تەنیا سنووردارکردنی ڕۆژنەدەرەوەی دۆلار چارەسەری دەکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.